باس لە یەکێک لە ئەو نووسراوی خودە کتێباناکەین کە لایەن زۆر بەڕێز شاعیر و نووسەر هیوا قادرەوە کە ڕۆمانێکە لەژێر ناونیشانی ماڵی پشیلەکانەوە و لە ماوەی ڕابردووە ئەم کتێبە بڵاو کرایەوە بەڵام لەلایەن زۆر بەڕێز و یەکێک لە وەرگێڕە هەرە دیارەکانی نێودنیای نووسینی و قەڵەمی کوردی مامۆستا توانە هەڵەبجەیەوە وەرگێڕایە سەر زمانی فارسی و ئەم کتێبە بۆ جێی مشتومەڕ و ئەم ئێوارەیە لەلایەن ڕخنەگرێکی ئێرانی بەناوی شوکە حوسەینیەوە کە خانمێکی ڕخنەگرا قسە و باسی لەسەر کرا بۆ ئەوەی کە گفتوگوی زیاتر لەسەر ڕۆمانەکە و وەرگێڕانی بۆ سەر زمانی فارسی بکەم زۆر بەڕێز کاک مەریوان هەڵەبجەیم لەگەڵایە لە ڕێی تەلەفۆنەوە. کاک مەریوان سڵاو لەبێ وارز باش بێ. لە ئێوەش ئێوارەتان باش. زۆر سپاس بۆ تۆ. کاک مەریوان سەرەتا مێ بپرسم ڕۆمانی ماڵی پشیلەکان بۆ گرنگ بوو وەرگێڕێتە سەر زمانی فارسی؟ لەبەرەوەی ڕۆمانێکی زۆر گرنگ بوو، مۆدێرنە، ڕۆمانێکی زۆر تایبەتە، خاوەنی جیهانبینێکی زۆر بەرز و باڵایە بند لە هەموو ڕووەکان و لە ڕووی هونەری ڕۆمانەوە لە ڕووی بۆ تاریخی ڕۆمانەکەەوە لە ڕووی ئەوەی کە خاوەنی ئایدیایەکی جیهانیە ڕۆمانەکەم بەدڵ بۆ هەڵم بژار گومانم لەوە نەبوو کە لە دەرەوەی کتێبخانەی کوردیش زیاتر لە ناو کتێبخانەی کوردی پێشوازی لەیەکرێەوە خاوەنی هەموو ئەو ڕێگەزا هونەریە بەرز و باڵایانە کێک ڕۆمانی مۆدێرنی جیهانی بە ئاستی بەرزی جیهانیەوە هەیەوە هەموو هەڵگری ئەم تایبەتمەندیانەیە بۆیە من هەڵم بژات بۆ وەرگێڕان و دووسەرەکەی کاچیوا پێش چاپکردن بە زبانی کوردی پێیان بیخوێنمەوە و من پەسەندەم کرد و بڕیاری وەرگێڕانی بە زبانی فارسیدا. بەڵێ تا چەند گرنگە کاک مەریوان بۆ ئەوەی کە بتوانرێت ڕۆمانە کوردیەکانیش وەرگێڕنە سەر زمانە بیانیەکان بۆ ئەوەی کە هەم نووسەرانی کورد و هەم ڕۆمانە کوردیەکانیش بە جیهان بناسێن هەرچیش هیچ نەبێت تەنانەت بە وڵاتانی دراوسێش بناسێنرێن؟ بێگومان زۆر گرنگە ئەو شتەیە کە ئێمە فەرامۆشمان کردووە تا ئێستا کەمترین کارمان لەسەر کردووە ئەم ڕەوتە نەبووە لە دنیای ئێمە هەمیشە یەکلایەنە لە زمانەکانی دێەوە وەرگێڕا بۆ زمانی کوردی کە ئەمە تازەین لە ئێستا بە هەوڵی فەرزی دێن بەرهەمی خۆمان وەردەگێڕینە سەر زمانەکانی تر لەبەرەوە ئێستا هەر لە ئێستا تا ئێستا 2 ساعت و نیم پۆڕە و ئێستا خێکە تەواو ئەبێکە خانمێکی ناقەت وەخنەگرێکی بیا لە ئێرانەوەوە زیاتر 2 ساعت ڕابوو لێکۆڵینەوە بابەتی باشی وروژان لەسەر ئەم ڕۆمانەما خۆی بۆ خۆی واتای ئەوەیە گرنگی ئەوەیە کە ئێمە پێویستە بڕێنە ناو زبانەکانی ترەوە لەوێشەوە بخوێنرێنەوە ببینرێن ینی کۆمەڵگای ئێمە تاچی ئێمە و دنیای ئێمە و تراژیدیاکانیشیانی ئێمە هەموو وردەکانەکان لە کامێرای سەری ئێمە و دنیای ئێمەوە ببینرێەوە بخوێنرێتەوە و بناسبێ و ڕابکرێ نەکۆت ئەوەی لە ڕابردووە هەبووە زیاد لە 100 ساڵە هەیە کە بەردەوام ئێمە ئەویی گەنینە ناو خۆمان کە ئەمەش زۆر گرنگە جێی بایەخا بەڵام پێچەوانەکەی ئێمە نابیندینەوە کارمان بۆ نەکڕۆتە ئەمەش پێویستی بە پرۆژەی گەورە و وەزارەتی ڕۆشنبیری و حکومەت و کاری دەستە جەمعیە بە کاری فەرزی زۆر ئەستەمانی هەوڵەکان تا ئێستا تاکە کەسی تا ئەوەش نەکەی کللتوری ئێمە ناڕاتە دەرەوە ناناسێت ناوتمانی ئێمە لە ڕێگەی وەرگێڕانی بەرهەمە ئەدەبیەکانەوە نەچێتە ناو زبانەکانی تر ئەوە نەخوێنرێتەوە دیالۆجی بەهێز دروست نابێت ینی دیالۆجێکی یەکلایەنە هەیە ئێمە تا ئێستا لە ڕێگەی بەرهەم وەرگێڕانی بەرهەمی ئەویدیەوە ئەوانی ئەناسین تا ڕادەیەک و ئەیان بینین و ئەیان خوێنینەوە نیانتی ئەگەین بە ڕادەیەک بەڵام پێچەوانەکەیمان نییە ینی پێچەوانەکەی ڕوانینێک لە کامێرای دووسەری ئێمەوە کە لە یەک کاتا ئەتوانێت نووسەری ئەمە کۆمەڵات ڕۆڵی کۆمەڵات دەروونات و ئەندێشمەند بێبێ ناگەین تازە خەریکە بەر ئەکەوێەوە لێ ئەم بۆ نمونەم ڕۆمانە ماڵی پشیلەکان کە مەوەرگێڕا سەر زبانی فارسی مانگێکە لە ئێران بڵاو بۆتەوە هەموو ئاژانس خەبەرەکانی ئێران و میدیای ئێران باسی پێوەکەوە ڕەختی لەسەر نووسێ و ناساندنی بۆ ئەتێدا ڕۆژنامەکانەوە زنجیرەیەکی کۆڕی گەورە داداوە بۆی لە دووسێمانی ئایندە لە چەندین شاری ئێران هەفتە بتوانێت ئەو بابەتە بوو ڕژێنێەوە و کارە بە زیاتر قسەی لەسەر بکەوەکو ڕۆمانێکی گرنگی ئەدەبیاتی کوردی بەڵام بەداخەوە هەمیشە هەوڵەکان بچووک و کەم و کورت و تاکەسین بۆ بەهۆی ئەو کاوچە ئەگەر هێزێک لە پشتی ئەمەوە نەبێت ناکرێت ینی ئەو پرۆژەیە بە گەورەی ناگاتە ناو نەتەوەکانی تر هەر ئێستا لە فارسیەوە خەریکە ڕۆمانەکە وەرگێڕاوە بۆ عەرەبی
لە زمانی فارسی و بەداخەوە خۆمان 3 ساڵ ڕۆمانەکەمان نەکردو بە عەرەبی وەک چۆن دوامینە نادی دنیا لە فارسیەوە کرایەوە بە عەرەبی و جەمشید خانوە چەند ڕۆمانی بەختیاری ئەم ڕۆمانش کراوە بە عەرەبی و بڵاو بێتەوە و جارێکەوە جێڕاو بۆ ئینگلیزی و بۆ دانیمارکی و سویدیش هیوادارم لەم ساڵدا بۆ زمانانش بڵاو ببنەوە و هەمان دەنگدانەوە و ڕنگدانەوەی زیاتریان کە لەناو ئێستا کتێبخانەی ئێرانە هەبوو هەبێت. دەست خۆش کاک مەریوان پێم خۆشە بزانم کۆڕەکەم ئێوارەیە چۆن بەڕێوە چوو و تەواوی ئەو ڕخنە و لێکۆڵینەوانەیە کە لەژێر ناونیشانی جیهانی خەیاڵ لە جیهانی بیرکردنەوە پێشڕەوترە بۆ خانمی ڕخنەگری ئێرانی شوکا حوسێنی بەڕێوە چوو چۆن بوو و کارزانەوەی ئەو کەسانش کە لێبوون یاخود ئەو کەسانی کە ڕۆمانەکان خوێندێتەوە بە زمانی فارسی چۆن بوو؟ خۆشبەختانە هۆڵەکە پڕ بوو لە ئامادەبووی پڕ جۆش و خۆش و ئارەزومەندی ئەدەبیات و سەرەتا من دەبارەی ڕۆمانەکەەوە قسەم کرد دەربارەی گرنگی ڕۆمانەکە و بایەکی ڕۆمانەکە ئەوی بۆ ئەو ڕۆمانەم هەڵبژاردەوە بۆ وەرجێڕان و لە ڕووی سترۆکچەر و پێکاتە و زبان و کارەکەرسازیەوە چەندە ڕۆمانێکی گرنگە بۆ نەکە لە ئەدەبیاتی ئێمە و ناوچەکە بەڵکو لە ئەدەبیاتی جیهانی شاتوانێ وێنەیەکی گەورە بێ. دوا بە دوای ئەوە خاتوو شوکا حوسێنی شاعیر و ڕخنەگری ئێرانی بە ساعت 1:09 ساعتێک و 25 دقیقە زیاتر ڕاپەی شیکاریانی ڕۆمانەکەی کرد لە ڕووی ئەو ڕەگەزە گرنگانی وەک تەنیایی وەک نیشتیمان وەک کۆچ وەک غوربەتی و لە خۆ بێگانەبوونی ئینسانی غەربی و شەرقی لە ناو ڕۆمانەکەیە لێکدانەوەیکی تێروتەسەلی کردووە بە ئامادەبوونی کۆمەڵێکی زۆر لە دووسەر و ڕخنەگرانی سلێبانی گفتوگۆی چڕوپڕی لە سەرکرا بەشداربوانی مامۆستا شێرزاد حەسەن و ژمارەیەک لە دووسەران وە کاگازات بەرزنجی دووسەر وە جە مامۆستا ڕۆ و پێگەر کاکسیامەند دیاری کاکی زۆر لە ئاهلی قەڵەم ئامادەبوونیان هەبووە لەو 2 ساعات و چارەکەیە کە گفتوگۆیەکی جدی کرا لە ڕەهەندە جیاواز و جۆرە و جۆر و تایبەتکردنەکانی ڕۆمانەکە کە ئەمەش نیشانیان ڕۆمانەکە چەند دەتوانیوێتی خوێنەر لەگەڵ خۆی ڕاکێشێت بۆ خۆی وە گفتوگۆی پوڵ لە نێوان خۆی و خوێنەردا دروستکە کە بە باوەڕی من لە ڕێگەی ئەم کۆڕوبەرنامانەشۆ لە ئایندەشە زیاتر دەتوانین ئەدەبیاتی خۆمان بناسیێنین و کاریگەرتر نیشانی بدەین. بێگومان کاک مەریوان هەڵەبجەی هەمیشە بە وەرگەرێکی زۆر بەتوانان ناسراوە تا چەند ئەم پرۆژەیە بەردەوام ئەبێت بۆ نمونە بەشێکی تر لە کتێب یاخود ڕۆمان یاخود هەر بابەتێکتری ئەدەبی نووسەرانی کورد بەنیازی وەرگەڕیتە سەر زمانە بیانیەکان و بەتایبەتیش فارسی. لە ڕاستیدا منم پرۆژەیەم لە زیاد لە 20 ساڵ لەمەوە پێشەوە لە کاتێک کە بەهۆی ئاوارەیەوە لە ئێرانشیعەم دەستم پێکردوە کە یەکەم جار بووە یەکەم هەنگاوی ئەو کارە لە زمانی کوردیەوە بۆ زمانی تر بنێزرێتەوە هەڵگیرێتەوە کاری جدی بۆ بکرێت یعنی لە سەرەتا لە زمانی کوردیەوە لە 20 ساڵ لەمەوە پێشەوە دەستم کردەوە جێڕان بۆ فارسی سەرەتا ڕۆمانی حەسار و سەگەکانی باوکم بۆ شێرزاد حەسەن دای کۆمەڵە چیرۆکی گەڕێکی داوڵەکان و چەندین بەرهەمی تری بەختیار عەلی فەرهاد پیرباڵخ جەبار جەمال غەریب دڵشاد عەبدوڵڵاه و چەندی شاعیر و نووسەر شێرکۆ بێکەس بەتی ئەڵمەت ڕەفیق سابر و هەموو ئەمانە توانیویانە یەک بە یەک لە ئێرانە بناسپێن و جێگەی خۆیان بکەنەوە ئەو کۆڕانەی لە تاران و شیراز و ئیسفان و شارەکانی تر بۆ ئەو بەرهەمانم گرتووە لە سەدانەکان تێپەڕیانی زیاد لە 200 بووە لە ماوەی ئەو 20 ساڵەیە و هەمووی بە هەوڵی تاکە کەسی خۆم بۆ پەیوەندی کە لە تەمەنی مێرمەداڵی بناڵیەوە لە تارانە بووم و لەگەڵ شارەکانی ناوەندە کلتوریەکان ئێراندا دروستم کردووە پێکم هێناوە بەبێ هیچ پشتیوانی و پشیلێکی هیچ جێگایەکی وڵەتقال لەسەر بەخۆی خۆمە خۆشحاڵم بەوەی کە ئێستا لە ناو ئێراندا خەڵکانێکی زۆر ئەدەبیاتی کوردی ئەناسن و خۆشەویستێکی زۆریان هەیە بۆی و بە ڕۆحێتێکی زۆر ئینسان دۆستانەوە ڕوبەڕووی ئەبنەوە هەمیشە هەر کتێبێکی کوردی کە پێش چاپبوونەوە هەواڵێکی زۆری لەبارەوە بیستێ و بڵاوت بێتەوە کاری لەسەرکرێت لەن ئەم میدیا جۆرە و جۆرەکانی ئێراندا و بە تایبەتیش لە فەزای مەجازیەوە زۆر بە بایەخۆ سەیرەکانی ئێستا ئەدەبیاتی کوردی تا ڕابێت قەفەسەی بۆ خۆی دروست بووە لە ناو کتێبخانەکانەوە بەشی تایبەتی بەخۆی هەیەەوە خوێنەری تایبەتیی زۆری هەیە زۆر بەرنامە و بایەشێکی تایبەت هەبوو بۆ ناساندنی ئەو ئەدەبیاتە لەسەر جەم ناوەندە کلتوریەکانی ئێراندا ئەمەش وا بۆتە هۆی دڵگەرمی و هاندەرێکی باش بۆ من کە
سەرەڕای هەموو سەختی و ڕێگری و بەردەستەکان بتوانن بەردەوام بن لە ناسازی ئەدەبیاتی نەتەوەکەم بە ئەویدی و هەروەها پێچەوانە چونکە وەرگێڕانەکانیشمان لە فارسیشەوە بۆ کوردی دەستەکانە خۆش بێ کاک مەریوان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامی کورسات مەگەزین مەریوان هەڵەبجەی نووسەر و وەرگێڕ واروە وەرگێڕی کتێبی ماڵی پشیلەکان کە لە ئێستا وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی.